دوایین زانیاریەکان دەربارەی ڕۆژی کەشوهەوا لە شاری سلێمانی دیارە لە ڕۆژی دووشەمەوە باران دەبارێت. لە ئێستادا هیچ زەرەر و زیانێکی لێکەوتووە. ئایا تیمەکان ئامادەکاریان کردو بۆ هەر زیانێک؟ بەڵێ شەیدا دوایەوەی کە وەکو تۆ ئاماژەت پێدا لە بەرەبەیانی ڕۆژی دووشەمەوە شەپۆلێکی بارانبارین ڕوبەڕووی ناوچەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتر پارێزگای سلێمانی بۆتەوانێ تا ئێستا بە پێ و زانیاریانی کە ئێمە لە بەڕێوەبەرایەتی کەژناسی و بوومەلەرزەی شاری سلێمانیەوە دەستمان کەوتووە تاوەکو کاتژمێر 9 سەر لە بەیانی ئەمڕۆ بڕی 71 ملیم باران لە سنووری پارێزگای سلێمانی داباریوە و ناوچە شاخاویەکانیش کە کەوتونەتە دەوروبەری ئەم پارێزگایە و بە تایبەت ناوچە سنووریەکان ڕێژەیەکی کەم بەفری تێداباریوە و ئەو زەرەر و زیانانی کە لە سنووری پارێزگای سلێمانیدا هەبووە بۆی بارانبارین و لافاوانێت تا ئێستا زەرەر و زیانێکی ئەو چۆنە بۆ پێی کە وەک هاوشێوەی شاری هەڵەبجە کاوکارم وریا ئاماژەی پێیا شاری سلێمانی شارێکە کە بەرزونزمی زۆر تێدایە و ناوچێکی شاخاویە ئاو لە کەمترین شوێندا کۆ دەبێتوانێ بەڵام هەر بە بۆنەی بەرزبوونەوەی بە بۆنەی بارانبارینێکی زۆرانەی لە سنووری پارێزگای سلێمانی بەشێک لە پرۆژە خزمەتگوزاریەکان پێچی کەوتەوە وەستاون من بۆی کە زانیاری زیاتر لەسەر ڕێژەی بارانبارین بە شێوەیەکی ورد و لەسەر پێشبینیکردن بۆ ڕۆژانی ئایندەکە باران بارین بەردەوامە بێت یاخود دەچێتە چه ئاستێکان ئێستا بەڕێز دارە حەسەن بەڕێوەبەری کەشناسی بوومەلەرزەی پارێزگای سلێمانیمان لەگەڵا. کاک دارە زۆر سپاس. ئەگەر بکرێت سەرەتا باز لەو بکەین کە لە سەرەتای دووشەمەوە گەزانی بارانبارین دەستی پێکردو تاکی دەخایەنێتەوە و ڕێژەی بارانبارینی کە باریەوە تا ئێستا چەندێ بوو؟ بڵێ وەکو ئاماژە پێکرد لە چەند ڕۆژی ڕابردووە ئاماژەماندا بە کاریگەری دوو شەپۆلی پاڵەپەستۆی نزمی چالاک کە یەکێکیان لە دەریای ناوەڕاستەوە هاتبوو باکووری ڕۆژئاوای هەرێم ئەوەی تریان لە باشووری عێراق دەریای سوورەوە هاتبوو ناوچەکانی هەرێمی کوردستان یەکیان گرتبوو و جەوێکی بێ ئارامیان دروست کردبوو عەدەم ئەستیقرارریە فی الجەو کە ئەمە لێ خوڵقاوە هەورەتی دیشقە و باران و بەفر و تەرزە لە ناوچە جیاجیاکان بە بری جیاواز دەبارێت پێ دەچێت ئەم شەپۆلە بۆ ڕۆژانی هەینی بەدواوە کۆتایی بێ و دوورکەوێتەوە لە ناوچەکانوان پلەکانی گەرما ڕوو لە بەرزبوونەوە بکات تا ئەم بەروارە کە ئەمڕۆ نۆی بەیانی ئەمە قیاساتی بارانی خۆمانمان وەرگتووە لە 24 ساعتی ڕابردووە 37 و لەدایە 2 میلیمەتر باران باری کۆی گشتی بوو بە 71 و لەدایە 2 میلیمەتر کە ئەم ڕێژەیەکی بەرز و بەرچاو بۆ سەرچاوەکانی ئاو کشتتوکاڵ و ئاودێری و بە پێی زانیاریەکانی ئێمە کە پێی دەڵێن لە کوردەواریە پەڵەیداوە بەڵێ لە زۆر شوێنی ناوچەی هەرێمی کوردستان پەڵەیداوە خۆشبەختانە بۆ کشتتوکاڵ و ئاودێری کارێکی باشە. کاک دارە بڕی ئەو بارانبارینی کام ساڵ تا ئێستا باریەوە گەر بەراوردێک بکەین بە ساڵانی ڕابردوو لە چه ئاستێکە؟ بۆ 5 ساڵی ڕابردوو تا ئێستا بارانی وانە باریوە کە ڕێژەیەکی تا ئەم بەروارە ڕێژەیەکی بەرزە ساڵ پارەم بەروارە تا 30 مانگیش 50 میلیمەتر باری بوو. ئێستا خۆشبەختانە لە 28 و 29 داین و پێ دەچێتە تا کۆتایی مانگ نزیکی 150 میلیمەترێک بینەوە کە ڕێژەیەکی زۆر بەرزە وەکو ستانداردی ڕێژەی بارانبارین بۆ ناوچەکانی سلێمانی و دەوروبەری ڕێژەیەکی دڵخۆشکەرە بۆ سەرچاوی ئاوی کشتتوکاڵ و ئاودێریامان کات. لە هیچ ناوچەیەکی شاخەوی لە هەرێمی کوردستانە بەفرباریوە بەپێی ئەو زانیارانەی ئێمە کە هەیە لە ناوچە شاخاویەکانی سەختەکان تەرزە و بەفریش داباریوە کە پلەکانی گەرمای بە شێوازێکی نامۆ کەمتر لە ساڵانی ڕابردوو بەرزترین 4 پلەی جیاوازە نزمترین 6 پلەی جیاوازە لەگەڵ ساڵانی لابردوو لە مۆردەدا بەنسبە پلەکانی گەرماوە. چاوەڕێکرێ ئەم زستان و ئەم پاییزێک ئێستا تیایداین پاییزێک بێت کە بارانێکی زۆری تیاباری و زستانەکەش هاوشێوە ئێستا زستانێکی سەخت بێت. بەڵێ بەپێی زانست و زانیاریەکانی سەنتەری کەشناسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سەنتەری کەشناسی جیهانی ئاماژە بەوە دەکەن وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم ساڵ ڕێژەیەکی پێویست باریانیان بۆ دادەبارێک ئەمە دڵخۆشکەرێ واتە سەورەکرێ باران و بەفرێکی زۆر داببارێت بۆیە من هەد لە ئەم کەناڵەوە داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئامادە باشیە بێ بۆ دیاردە سروشتیەکانی کە ئەبێت چ لە ڕووی بەفر و باران و ڕێگابەندی و لافا و دروست بوون. واتە زستانەکەی سەختە ئەگەری ئەوە هەیە سفتانەکەی سەخت بێت. سپاسانەکەم زۆر سپاس. بەڵێ شەیداوەک لە بەڕێوەبەری کەشناسی بوومەلەرزەی شاری سلێمانیەوە جۆبیستی بووین کە ڕەنگە زستانێکی سەخت چاوەڕێی دانیشتوانی هەرێمی کوردستان کەوە ئەوەی کە دڵخۆشکەر ئەوەیە کە ئەو ڕێژە بارانبارینی کە تا ئێستا لە سەرەتای دەستپێکردنی وەرزی پاییزەوە تا کاتژمێر نوێی ئەم سەر لە بەیانیە باریەوە بڕی 71 ملیم بووە کە ئەمەش ڕێژەیەکی باشە و بەراورد بە 5 ساڵی ڕابردوو لە 5 ساڵی ڕابردوو تا ئەم کاتە هیچ کاتێک ئەم ڕێژە بارانبارین نەبارەوە بۆیە ئەو ڕێژەی کە ئێستا تۆمار کراوە ڕێژەیەکی باشەوە وەک بەڕێوەبەری کەشناسی ژاماژی پێەیە لە کوردەواری خۆماندا پەڵەی داوە لە ناوچە کوشتتوکاڵەکاندا بۆیە تا ئێستا ڕێژەی بارانباری و ڕێژەیەکی باشە. بەڵێ بژار زۆر سپاس بۆ تۆ.